هەموو کاتێکی وەکو بڵین معاهدەیەکیان هەیە لای خۆیان پێی دەڵێن معاهدەی میساقی، یعنی ئەو معاهدە میساقیە ئەوان بە پێ معاهدەیە زۆربەی ئەو ناوچەیە بەهی خۆیان دەزانن، نەکەرە ئەو ناوچەیە بەڵکو مەسر و لیبیا و حتا تەنانەت سوودان و تەنانەت بڵین لە ئەفریقیاش لە هەندێک شوێنی ئەفریقیا. ئەمە گەر دیقەت بدەینێت تورکەکان زۆر کاتی بە بیانووی تۆپباران کردن، ینی کە کوردستان تۆپباران دەکەن بڵین باشووری کوردستان کە تۆپباران دەکەن یان دێن تەداخل لە سووریا دەکەن کە وەکو ڕۆژئاوای کوردستان، یعنی ئەوە بە هەنجەت و بە بیانووی بوونی کورد ئەو شتە دەکات. بەس باشە ئێستاکە کە داخلی لیبیا دەبیت ئایا بیانووی کوردی هەیە؟ نەخێر، ئەوە دیارە هەر سەرەتایەکی خەونی عوسمانیەکانە. دوو ئەردۆغان ئێستاکە بەڵێ خۆی زیندووکردنەوەکەی چیە؟ زیندووکردنەوەکە یعنی ئەگەر هاتوو پلانەکانی لە بۆ سەری گرت و پلانەکان ئەوەی کە بە شێوەیەکە ڕێچکەی پلانەکان بە شێوەیەکی تۆماتیکی ڕێچکەی خۆی و ڕێڕەوێکی جوانی خۆی گرت بەڵێ سەردەگریت، چونکە ئەمە کاتێک کە بڵین هێرشەکان و تۆپبارانەکانی سەر هەرێمی کوردستان بێدەنجی بەرامبەر دەنوێندرێ، کاتێک کە دێ عەفرین داگیر دەکا و زۆربەی داخلی ناو زۆربەی خاچی سووریا دەکرێت بێدەنجی لە ناو لێ دەنوێندرێ. ئێستاکە کە نێزیکەی زیاتر لە 16,000 چەکدار دەنێرێتە لیبیا بێدەنجی بەرامبەر دەنوێندرێ، تاکە دەوڵەت کە ئێستاکە وەکو بڵین لە ئەنجومەنی ئاسایش کە ناڕازی بیتون و بە ئاشکرا دەنگ هەڵبڕیتە فەڕەنسایە. ئایا تورکیا ئەگەر ئەوەی لیبیای لە بۆ سەربگری و ئایا ئەگەر ئیخوانەکان لەوێ زیندوو ببنەوە بەڵێ بێگومان ئەگەر بگاتە ساڵی 2023 و یعنی معاهدەکان تەحەفوز لە معاهدەکان بکاتن و بتوانی ئەو کاتی کە دەتوانێت نەفت دەربینی و دەتوانیتن زیاتر داخلی ئەو منتیقەیە بیتن بەڵێ گومانی تێدا نییە کە ئیمپراتۆریەتی عوسمانی زیندی کاتەوە. پێشگرتن لەوە بەڕاستی ئێمە کارێکتەری سەرەکینین، دەبی ئەمەوە بزانین، یعنی کورد ئەو کارێکتەرە سەرەکیە نییە، ینی ئەکتەرێکی سەرەکینین، ئەمە ڕۆلی سەرەکیمان تێدا نییە. ئێمە وەکو بڵین کارتی فشار ئێمە ناتوانین کارتی فشار بەکاربینین، ئەوە حکوومەتی عێراق دەتوانێت کارتی فشار بەکاربینی، ئەوە حکوومەتی عێراق دەتوانێت ڕێگری لە پێشڕەویەکانی تورکیا بکات لەسەر خاکی عێراق، ئەوە ئەنجومەنی ئاسایشی ئومەم متحیدەیە دەتوانێت دەشت بکات. ئێمە گەر بە بەیاننامە و بە ئیدانە بیت کە زۆر جاری شەرمنانە بەیاننامە و ئیدانەکانیشمانەیە، ئەگەر بە بەیاننامە و ئیدانەبی نەخێر ئێمە نەخێر هیچ کاتێک تورکیا نە بە بەیاننامەی ئێمە ڕادەوەستێ و نە بە ئیدانەی ئێمەش ڕادەوەستی. ئەوەی کە زۆر گرینگە ئێمە بتوانین لە چارچیوەی عێراق لەگەڵ حکوومەتی ناوەندی فیدرال ئێمە بتوانین سیستەمەکی ئیداری سیستەمەکی جوان بتوانین فیدرالیەتی خۆمان بپارێزین و یعنی چونکە ئاشکراشە بە پێی قانون بە پێی دەستوری عێراقیش سەروەری خاچی عێراق و ئاسمانی عێراق و زەوی عێراق لە مەسئولیەتی حکوومەتی عێراقیدایە.